ئەوەی دەیبینن ژمارەیەکی زۆری مۆلیدەی بچووکی ماڵانە کە لەسەر یەک کەڵەکە بوون و خاوەنەکانیان پەلەیانە و نۆڕیان گرتووە بۆ چاکبوونەوەیان تا لە کاتی نەبوونی کارەبای نیشتیمانی سوودی لێوەربگرن. ئەوانەی وەک وەستا کاری چاکردنەوەی مۆلیدەی کارەبای ماڵان دەکەن بە شێوەیەکی گشتی هۆکاری سەرەکی تێکچوونی مۆلیدەکان دەگەڕێنەوە بۆ خراپی کواڵیتی بنزین. والله لەبەرەوەی کە گەرمایە خەڵکیش پێویستی بە کارەبایە کاربە ڕێسیش کەم ئێستاکە بە حکم گەرمایەکەی خەڵک زۆر پێویستی پێ و مۆلدەکان زوو تێکەچن سەبەب کەشی ئەوەیە کە بنزینن خراپە بەڕاستی خەڵکەکەش زیاتر مەجبورە بارش قرس داوێت سەر مۆلدەکان لە ناچار هەیە نەخۆشی هەیە پێویستی پێ بیر و شتووە ئیش پێ دەکاتن ئەوەی مشکلەکەی لە مۆلدان دروست دەبێتە بەڕاستی ئیشیشمان خراپن یا الحەمدولillah باشە. ڕۆژانە چەند مۆلی دەدەن بە ئەگەر تهدید کراویان من بەسی خۆم حیساب بکەم لەوانێ 10 تا 15 دێتن ئەگەر جیرانەکانشمان حیساب بکەن لەوانەیە حیسابم بارێکی لۆریمان لۆ دێ ئارێوەڵا کارەکە زیاتر دەگەڕێتەوە سەر خەڵکی گوندەکان ئەوانەی کە زراعەتی دەکەن چکەن دەر کارەبا کەمترەوە لە شاری بەخۆرە شاری و کارەبا باش یانی بە مۆلدی ئەهلی و حکوومەت باشە بەس ئەوەی گوندی فەلاعەتە زراعەتەوە زیاتر مۆلدی خۆیان بەکاردێنێ هۆکار تێکچوونی مۆلدش بە زۆری کوالیتی بنزین ینی بنزینەکە زۆر کوالیتەکەی نزمە مۆلدەکان تێک دەدات و یان زۆری ئیش پێکردن لە گوندەکان ئەو کەسانەی کە خەریک کشتتوکاڵن هۆکارەکەی ئەوەیە زیاتر بە دیاریکراوی ئەزانن ڕۆژانە چەند مۆلی دەچاکەنەوە بە قورآن لەکنەمە دیاریکراو نییە ینی خەڵکی ئاسایی دێت ئەوەی کە لە ناو شاریش پێ دەکاتێت خەڵکی دەرەی شار دێت دیاریکراو نییە بڵێن وڵا ڕۆژانە 2 3 5 دیاریکراو نییە حەسەب ڕۆژە بەخێر بەسەر چاوە. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما پێدانی کاتژمێرەکانی کارەباش بە هاوڵاتیان کەمی کردووە بەمەش هاوڵاتیان ناچار بوون لە ماڵەوە مۆلیدەی ئەهلی بەکاربێنن ئەمەش سەرەڕای زۆری نرخەکەی و مەسروفەکەی لەلایەکترەوە دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی هاوڵاتیان. شەهلا سۆفی، زاری کرمانجی، سۆران.